ئەمە سێ ڕۆژە بە بەردەوامی بە سێ چوار جار دەرەچین گەشتێکەکەی بۆ شوێنەکە بۆ گەڕان بە دوای ئەو سێ کەسەکە دیار نەماون بەڵام بەداخۆ تاسە هیچ بۆمان دەرنەکەوتووە وەکو ئەیبینین شوێنەکە زۆر زۆر سەختە ئاسانیە تۆپۆگرافیەکەی وا سروش دروست کراوە کە ئاستەنە یەکتۆزێک بە ئاسانی دەرناکەوێت کاتی گەوێت پلانی گەڕانەکان هەرەوەیە بێ بە چاو بگەڕێن بە دوایە بە هەلیکۆپتەر ئەو شوێنانە کە تیمەکانی غەواس یا تیمەکانی بەرگی شارسی ناتوان بگەنە ئەوێ ئێمە ئەتوانین بگەینە ئەو شوێنە و بیبینین ئەگەر لەو شوێنانە بوو بۆیە دواتر بتوانین هەڵی گرین دەرێنی لەو شوێنە سەختە ئەگەر کەشەوە تێکچۆ ئەو بەداخەوە ناتوانین گەشتەکە ئەنجام بدەین بۆ گەڕان یاخود بۆ ئەنقاز تەنها ئەتوانین لە کەشەوەی گونجاوەیە سۆکو بینم ڕۆژەواگی زۆر بەقوتە بەهێزە بەڵام هەر هاتین و ئیشی خۆمانمان کرد بەردەوا بین حتاکو ئەی دۆزینەوە.